از سليمان خالد محمود بناو بانگ مامۆستا سلێمان یان مەلا سلێمان بە شێوەیەکی ڕسمی طبعا لەسەر میلاچی پەروەردە ئاکرێمە وەکو مامۆستا و خەڵکی ناحیە بجی لەمسەر بە ئاکرێبە و ماوەی 30 ساڵیشە طبعا وەکو خۆبەخش هاوکاریە ئەوقافە ئاکرێکم کەوتار خوین لە مزگەفتە. طبعا ئەز زۆری قەدیمم دەگە قورئانە پیرۆز بەس هەستێک لە بۆ من چێ بوو کە ئەس قورئانێ بە دەستێ خۆ بنویسم 5 مانگا 2022 من دەست پێ کرد قورئانێ بنویسم. طبعا قورئان نویسین ئەو کەسێ قورئانێ نویسی طبعا بە دەست نوێژەوە هەست بە خۆشیەکە زۆر مەزنەکە چونکە کەلامێ خودەیە وجا من دەست پێ کرد 5 مانگا 2022 دەستم بە نویسینەوێ کرد و قەلەم طبعا قەلەمێ ڕەش من بەکارتینا لە بۆ نویسین و یە سۆر لە بۆ حەرەکاتە. ڕۆژانە من هەمە دانست پێدا نویسی هەندێک جارە لە ماڵ احتیمالە لە مزگەفتێش جار و بارە ڕۆژانە من احتیمالە هەتا 20 خەتا من نویسی بی چونکە من زۆری هەستیار بووم بە غەڵەت نەکەم و بە خەتەکەش جوان بێ. ڕۆژانە دانست پێ دێ لاپەڕێک یا لاپەڕ و نوێ قورئانێ منە نویسی بۆ ماوەی تقریبا 5 مانگا 2022 هەتا 11/4/2023 من قورئان تەواو کرد وەکو نویسین یعنی ساڵێک و 2 مانگ و 6 ڕۆژە. یعنی هەستمە کرد ئەو خۆشیە ئەستێدا وەختێ قورئانمە نویسی یعنی خۆشترین هەست بوو خۆشترین حالەتێ دەرونی لە بۆ مرۆڤ چێبی چونکە تەگە کەلامێ خودەی تەگە قورئانێ مرۆڤ تێکهەرەبی. دەبەن ئەو قورئانە من نویسی ئەوە هەیە دەستنویسی من کە مطابقی ئەوێ قورئانەیە کە بەری 43 ساڵە من ختم کردە حەزم کرد نوسخەیەکی لەبەر بنویسم ویجا طبعا لە قەدەر تاقەتدا خۆ من هەست نەکردیە کە من حەرەکاتێک بەجێ هێشتبی یا ئایەتێک یا کەلیمەیەک یا هەر شتێک لە قورئانێ دابی من کامل لێ تێنویسی و تەواوم کردە بە هەموو یعنی بە هەموو شیانێ خۆ وی متەئەکدم کە قورئان تەواوە تێرەدا و هەست ناکەم نوقستانی تێدا بیت. دەبەن هەندێک جارە احتیمالە من سەهوە کردبە دا قەلەمێ لارێک بەکارهێنم چێکەم یان ئەگەر من لاپەڕەکە تەواو کردبە من حەرەکە ناکردن هەتا لاپەڕ تەواوە بی لە بۆ ئەوەی وەختێ حەرەکە ببیتە مراجعەیەک لە خیلالێک کە من حەرەکە فەتحە و ضەمە و کەسرە و شەدا کردن دا پێ حەسیم کە من غەڵەتێک کردبە و هەندێک جاراش ئەگەر حەرەکەش من کردبانە دا خوێنمەوە بەدەنگ دووبارە دا تەئکید کەم کە چە غەڵەتی تێدانینە. بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث بالطيب ولا تأكلوا أموالهم إلى أموالكم ولا تأكلوها إسرافا وبدارا أن يكبروا ومن كان غنيا فليستعفف ومن كان فقيرا فليأكل بالمعروف